ئێمە پێشتر ئامادەکاریمان کردەوە تیمانە هەم تیمەکانی بەڕێوەبەراتی ڕێگاوبانی سلێمانی و تیمەکانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە هاوکاری پۆلیسی هاتوچۆ هەروەها تیمەکانی بەرگری شارستانی ئامادەکاری باش کراوە بۆ ئەوەی کە هەم لە ناو شارە و هەم لە دەرەوەی شاریشا چەند بکرێت ڕێگاکان پا بکرێتەوە هیچ جۆرە ئاستەنگ و گرفتێکی هاتوچۆی هاوڵاتیان نەبێت. سەر ڕایبارینی بەفرێکی زۆر ینی بە بارستاییەکی زۆر بەڵام خۆشبەختانە و تیمانە لە ماوەیەکی کەمە توانیان سەرجەم ئەو شەقامانەی ناوشار پا بکەنەوە و ئێستا تیمەکانی بەڕێوەبەراتی ڕێگاوبانی سلێمانی سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکانی سلێمانی شار و شارۆچکەکانن ئەوەش ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە هەموو ڕێگایانە پاکرێتەوە و هیچ گرروگرفت و ئاستەنگێک نامێنێ بۆ هاتوچۆی هاوڵاتیان بۆیە تا ئەو کاتە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین چەند بکرێت یعنی تا ئەوەی کە هەموو ڕێگاکان پا ئەکرێتەوە و دڵنیایی تەواو بۆ هاوڵاتیان دروستە بێت داوایان لێکن چەند بکرێت لە ماڵەکانی خۆیانە بمێنەوە بۆ ئەوەی تووشی هیچ جۆرە ناڕەحەتیەک نەبن یا خوا نەخواسە هیچ ڕووداوێکی ناخۆش نەبن و لە لایەکی تریشەوە نەبنە هۆی دروستبوونی ئاستەنگ و گرروگرفت بۆ تیمەکان لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیان.